خۆشویستان لەگەڵتان بەرنامی لە بەرنامی بەیانی باش کوردستان دیارە تەوەری ئێستامان تەوەریکی جیاوازە بۆ پێی کە گفتوگۆکەین لەگەڵ خاتونێکی دەستڕەنگین کە ئەویش توانوێتی بە دەست و پەنجە ڕەنگینەکانی خۆی چەندین جۆری شیرینی ئامادە بکات. دیارە بێگومان لە ئێستاە زۆرن ئەو شیرینیانی کە ئامادە کراون و هەندێک جار زیانی تەندروستیان هەیە، بەڵام کە من ئەو کەسانی کە دەستێکی ڕەنگینیان هەیە دەتوانن شیرینی جۆرا و جۆر دروست بکەن و لە هەما کاتیشدا حساب بۆ لایەنە تەندروستەکەشی بکەن. ئێمە ئەمڕۆ خاتونێکی دەستڕەنگین میوانمانە کەویش خاتو بنار قادرە کە وەکو خانمێکی خاوەنکار و دەستڕەنگین ئەمڕۆ دەیناسین و باز لەو کارە جیاوازانەی دەیکا کە لە دروستکردنی شیرینیە هەیەی. خاتون بەخێر بی سواز بۆ ئامادەبوونت، خۆشحاڵین کە ئەمڕۆ لێ نارتیت. زۆر سپاس بۆ تۆ. ئەگەر بکرێت سەرەتا باسێک لە چۆنێتی بیرۆکەکەت بکەین، چۆن توانیت ئەم بیرۆکەیە با بڵین گەورە بکەی و لە هەمان کاتە دەزانین بەشێکی زۆر لە خانمان ڕەنگە بیرۆکەی جیاوازیان هەبێ بە تایبەتی لە دروستکردنی شیرینە، بەڵام بیرۆکەکەی تۆ جیاوازەکەی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ ڕاستی من بیرۆکەکە ساڵی پار بیرۆکەکەم بۆ هات، ئەویش لە ڕێی ئینستاگرامەوە ڤیددیۆیەکم بەرچاو کەوت، بڵین ئیشی نەستەلە بوو ئەو بیرۆکەیان بۆ هات و حەزم کرد زیاتر ئیحتیمامم بە ئیشەکە. لەبەری خۆشم پێشتر ئیشی شیرینیم کردووە، بۆی ئەوم زیاتر بەلاو جوانتر بوو، لەبەرەوەی ئیشێکی تازێ لە ناو شاری سلێمانیە، بۆی ئەوە مابژار. بەڵێ زۆر باشە. ینی سەرەتاکانی تۆ ئەکرێ بڵین خۆت هەر پەیوەست بووی بە دروستکردنی شیرینۆ یان خۆت پیشەیەکی ترت هەبوو وەکو دەزانین یان هەوڵت داوە لەم کارەشدا سەرکەوتن بەدەستبێنێ؟ خۆم وەکو پیشە ئەندازیارم، بەڵام ڕاستە پێشتر ئیشی شیرینیم کردووە بۆ خۆم، لەبەری حەزم لە ئیشی دەستە بە تایبەت خواردن دروستکردن و شیرینی، و ئیتر ئەو فکرێشم بۆ هات حەزم کرد زیاتر ئیحتیمامی پێ بم. ڕەنگە زیاتر چێژ لەمە ببینی وەک لە ئەندازیارێکەوە؟ بەتەئکید خۆشیێکی تایبەتی خۆی هەیە. زۆر باشە. وەکو لە سەرتاش و ئاماژەم بۆ کریانی ئێستا ڕەنگە زۆر شیرینی با بڵێن جوان هەبێ ئامادە بکرێ، بەڵام بەشێکی زۆریان زیانی تەندروستیان هەیە. ینی لە شیرینەکانی دوێ هەستەکەن لایەنی تەندروستیش با بڵێن پەیڕەو دەکەی کە زۆر زیان بە لایەنی تەندروستیش ناگەێنێ. ڕاستە خۆی شیرینی هەمووان نەزانین کە شیرینی خراپەگەر زیاد بخورێت. شیرینەکانی من زیاتر بۆنەوە ئاهەنگەکانە و بەڵێ ڕەچاوی ئەوشم کردووە. عادەتەن شیرینەکان کە دروست یەکەم زۆر شەکر بەکار ناهێنم، لەبەرێمێت تەندروست بێ، و لە هەمان کاتیشە هەنێ بابەتی شیرینیم هەیە وەکو کێک و کوکیس و ئەوانە بۆ ئەو کەسانی کە ڕێجیمەکەن یاخود مەسەلەن ڕێجیمی کیتۆ ئەکەن، ئەوە بە تایبەت بۆ ئەوان دروست دەکەم. زۆر باشە. باشە سەبارەت بە شێوازی ڕەنگەکانیش ڕەنگە هەندێک کەس زۆر زانیاری نەبێت لەسەر ڕەنگەکان بۆ ئاهەنگی یادی لەدایک بوون یاخود بۆ ئاهەنگی با بڵێن دەرچوونی قوتابیان و خوێنکاران، یعنی ڕەنگەکان بە شێوەیەک جیاکراوەتەوە کە بکرێت لە ڕێی با بڵێن ئەو شیرینیانی کە دادناوە ئاماژیان بۆ بکەی. ڕاستە هەر بۆنەیەک ڕەنگێکی تایبەت بە خۆی هەیە. بۆ نمونە ئێستا ئەمە پۆپکێکی پێ ئەڵێن، ئەمە زیاتر بۆ بێبی شاوەر و مناسبەی مناڵان بەکارێ، ڕەنگیشین بۆ کوڕ بەکارێت، ڕەنگی پەمەی بۆ کەچ بەکارێ. مەسەلەن ئەم شیرینیان ئەمە لە شێوەی گوڵایە بە دوو شێوە دروست دەکرێ. ئەمە ئەکرێ ناوکەی بەتاڵ بێ، بەم چەکوشە ئەشکێنرێ و سپرایزی، ینی سەلەن هەدیەک لە بنی شیرینەکەدا ئەنرێت و ئەشکرێ ناوکەی پڕکەم لە کێک، ئەمەیان بەتاڵە، بەس ئەکرێ ناوکەشی پڕ بکەم لە کێک، بە دوو شێوە دروست دەکرێ. زیاتر بۆ مناسبەی ڤالەنتاین ئەو بابەتانە ڕەنگی سوور بەکارەهێنرێ. ئەم شیرینی تریان ئەویان تایبەت بەسەری ساڵە، لەبەرەوەی نزیکی لەسەری ساڵەوە حەزم کرد ئەو سینیان دروست بکەم کە زیاتر ڕەنگی سوور و سەوز و سپی بەکارێ لەسەری ساڵە. شیرینەکەی تریان ئەو ڕەنگەشی ناویش وەکووتم بۆ بەیبی شاوەرە، بۆ عادەتەن مناڵی کوڕ بەکارەهێنرێ، بۆ کچیش ڕەنگی پەمەیی، و کێکەکەش لۆگوی NRTیم لەسەر داناوە. زۆر سپاس. دەستە خۆش بێ، دیارە بە شێوەیەکی زۆر جوان نەخشێنراوە کە بەڕاستی دەستی تۆی پێوە دیارە کە لە ڕووی ینی تەنیا مەستەکە دروستکردنێ تەنیاوەی کە هوەری با بڵێن دروستکردنی شتەکان لایەنێکی تری گرنگیە کە زۆرتر با بڵێن ڕازانەوەی بابەتەکان، ینی ئەکرێ بڵێن
ڕەنگە دروستکردنەکە هێندەی جوانکاریەکە ماندوود نەکەوە نیە؟ ئەکیت ئەرۆڵا جوانکارەکەی زیاتر کاتم ئەبات بەبەری وردەکاری ئەگەپتی ئیشێک جوان دەربچێت ئەبێ کاتێکی زیاتری بۆ تەرخام بکەی وردەکاری زیاتر ئەوێ. باشە هەموو ئەمانی کە باسمان لێوە کرد دانیم شیرینە جۆرە جۆران ئەکرێ بڵین لە تاما جیاوازن یان تامیان هاوشێوی یەکە؟ ئەوانی کە نەستەلەن عادەتەن نەستەلە سێ جۆرە نەستەلی سپی و قاوەی و نەستەلی ڕەش. حەزەکەم لەوەی ئەو سەرۆکە بازم ئاماژت بۆ کرد کە ئەمە زیاتر بۆ کەسانەیە کە نەوێت کێش دابەزێن پێداتەکەی لە چی خۆی دەبینێتەوە چۆن دروست کردووە؟ ئەمە کوکیزی پێڵێن بۆ کیتۆ ئەبێ و کەسانی کە ڕێژیمی کیتۆەکەن عادەتەن ئاردی بادەم و هێن کۆکۆنەت من یەکێک حەزەکەی بەیانێک لێیان تاقیەکەمەوە. بەڵێ گوێزی هەندی بەکارێت و لە هەمان کاتیشا بۆ کیتۆ ڕۆن و شەکری تایبەت بە خۆی هەیە لەبەرەوەی جیاوازە لەو شیرینانی ترکە ئێمە یان کەسانی ئاعتیادی ئەیخۆن. یعنی مەگەر کەسێک بیخوا ناکرێت بڵێن شیرینێکی وای خواردووە کە زیان بە جسم بکەن؟ نەخێر خواردنێکی تەندروستە. زۆر باش کاتە تۆ لایەنە تەندروستێکەش با بڵێن گرنگی پێدەی و ئەو کەسانی کە بیانەوێت با بڵێن کێش دابەزێن ئەتوانن سوود لە توانەکانی تۆ بگرن و خوارد ئەو کێک و شیرینیان لای تۆ دەست بکەوێت. بەڵێ بەدڵنیایە. زۆر باشە. ئەگەر کەسێک ئەچینە سەر شیرینەکانی تریش دواتر بەڵام ئەگەر کەسێک بیەوێت با بڵێن ئەم شیرینیانەی دەست بکەوێت تۆ لە چ ڕێگەیەکە و بەنمونە لە NRTOSP ئەڵێ پەیجت هەیە چۆن بگا بەدەستیان؟ ڕاستیمە لە ئێستا شوێنێکی تایبەت بە خۆمم نییە لەبەرەوەی لە ماڵەوە شیرینەکان دروستەکەم بەس لە ڕێی ئۆنلاینەوە پەیجم هەیە ئەکاونتم هەیە و ژمارە تەلەفۆنی لەسرە ئاعتیادی خەڵک بۆ شێوەیە پەیوەندیم پێوە ئەکات. ئاساییە لەبەروی تۆ خاتونێکی دەستڕەنگی نەکرێ ینی نای پێیجەکەشت بڵێ لێرە؟ بەڵێ هاوس ئۆف سویت. زۆر باش. هاوس ئۆف سویت. زۆر باش. لەمەی تریانەوە لەم شیرینی ترۆگر ئەمەیان بۆم چۆکلێتی ناوە ئەمە ئەکرێتە کوپەوە و شیری گەرم ئەکرێ بەسەرا کە شتێکێکی بەسەرا نەسەلەکە خۆی ئەتوێتەوە ناوەکەی ئەتوانی کەکا و نیسکافی تێ بکرێ یعنی خواردنەوەیەکی خۆشە بۆ زستانان خاصەتەن. ئەمەشان وەکو وتم پۆپکەیکە ئەمە ناوەکەی کێکە و ڕووی دەرەوەی نەستەلێ و زینەم کردووە. ئەمان وتە بۆ مناسبەی ئەمە بۆ مناڵان بەڵێ زیاتر بەکاریان. زۆر باش. ئەمە شەر نەستەلێ ئاعتیادی ینی بۆ ڕازانەوەیکی تایبەتی خۆی هەیە. بەڵێ ئەکرێ بڵێن ئەو با بڵێن بابەتە وردانی کە بە تایبەتی لەوێ ئەوانە زیاتر سەرقاڵت دەکەن ماندوود دەکەن یان ئەم بابەتانی کە با بڵێن گەورەتر ناوشێوە کۆمە؟ وڵی هەمووی کاتی خۆی ئەوێت ئەکیت هەتا ورتر بێ و بژماری زیاتر بێ کاتی زیاترم لێ ئەبات لەبەری ئەم نەستەلە بە قاڵب ئەکرێت تۆزێ کاری نەستەلەیانی قورسە شێوازی بەکارهێنانەکەی جیاوازە بۆ نمونە شێوازی توانەوەی نەستەلەکە شێوازێکی تایبەتی خۆی هەیە و کاتێکی تایبەتی خۆی بێ لەو کاتەیە ئیشەکەی پێ بکەیت و نەستەلەش وا باشترە زیاد لە سێ جار بڵین کە خۆی ئەکرێ و ئەتوانێت تۆ زیاد لە سێ جار بەکار نێنرێ لەبەری پێکاتە خۆراکەکەی خۆی لەدەستەیە. باشە لەمانە لە بیدایەتە ئاماژت بە شتێک کرد باڵین گرنگ بوو بەلامەوە ینی وەکو بابەتێکی سوپرایزی وایە بۆ کەسانی باڵین بەکاری دێن؟ بەڵێ ئەمە بڵێن ئەمە شێوەی گوڵە شێوەی ترم هەیە لە شێوەی دڵایە کە ئەویان زیاتر بۆ ڤەڵەنتاین یان بۆ یادی لەدایک بوون یان سوپرایزێک کەسێک سوپرایزەکە بۆ ئازیزێکی ئەو شێوەی داواکات. باش کەواتەکە بەو چەکشوی ئاماژت بۆ کرد بەڵێ شکێنیت شکانی ئەوەی تر دەرەک ینی هەدیەکە لە ناوێ باشە ئەمەیانەی تر پێشتیش ئاماژت بۆ کرد؟ بەڵێ ئەم بابەتیان بڵێن ڕووکاری دەرەوەی نەستەلەیە و ناوەکەشی پێکاتەیەکە لە کێک و شیرینیانەوە وەسفێکی خۆمە دروستی ئەەکەم ئیتر بە پێی بۆنەکان بۆ نمونە بۆ ڤاڵەنتاین بۆ هالۆوین تر بە پێی هەر مناسبەیە ئەو شێوەی کە بمەوێ بەکارێ هێنم. بەڵێ زۆر باشە سەبارەت بەم با بڵێن ئامادەکردنی تریان ئەمە بوت و بۆ ئەمە بۆ بەیبی شاوەر عادەتەن کە هەنێک کەس مەسەن تازە مناڵی لەدایک بوویان ئەبێت ئەم نەسەلانە داوا ئەکەن شتێکی جوانانی بۆ ئەو بۆنێ تایبەتە بە مناڵی ساوە. بەڵێ ئەمەش و کێکێک ئاماژت بۆ کرد بەڵێ بۆ مناسبەکانی تر بە پێی مناسبەر کەسێک داوای بکە ئەو شێوەکەی و دیزاینەکەی
بەپێی ئەوە حاصل زۆر باشە. هەموو ئەمانی کە ئێستا با بڵێن باسمان لێوە کردەکە بڵێن خواز زۆرتر لەسەر کامیانە، ینی زیاتر ئەو کەسانی کە پەیوەندیت پێوەکەن خواستیان زۆرتر لەسەر کامیانەیە. زیاتر کێک ئەوش بۆ بۆنەی لەدایک بوون و ئەم بابەتانش هەر داوا ئەکرێت. بەڵێ زۆر باش. ئەکرێ بڵێن لە ڕێگەی ئەو با بڵێن پیجی ئۆنلاینەوە کاریگەری هەیە لەسەرەوەی کە بەرهەمەکانی تۆ زیاتر بڵاو بێتەوە سودت لێ بینیەوە بە تایبەتی لە ڕێگەی ئۆنلاینەوە؟ بەڵێ بەتەئکید کە من ئیشەکەم هەر لە ڕێی ئۆنلاینەوە دەست پێ کردووە، وردە وردە لە گەشایە. بەتەئکید بۆ من ئۆنلاینەکە زۆر باشە لە ئێستاە. بەڵێ ئەکرێ بڵێن خۆت وەکو پێشت ئاماژت بۆ کرد ئەندازیاری، ینی کاری ئەندازیاریەکەت لە دروستکردنی ئەوڵێن شیرینەکانە ڕەنگی داوەتەوە؟ بەتەئکید بەڵێ وەکو گونجانی ڕەنگەکان و شێوەکان و وردەکاری چکە کاری ئەندازیاری خۆی وردەکاریە، یعنی زۆر دەوری هەیە. بەڵێ ئەو کەسانی با بڵین کە پەیوەندیت پێوەکەن دواتر فیدباکیان چۆنە، پەیوەندی ئەکەن بڵێن با بڵێن تێبینیت بنێ یان دەستخۆشیت لێ بکەن بڵێن وڵا شیرینەکەت بەو شێوەیە بوو یان تێبینیان هەبێ گوێ لە تێبینەکانەگرێت؟ بەتەئکید یعنی هەر کەسێ تێبینی هەبێ منەی خەمە سەر چاوم وەکو فیدباکیش فیدباکم زۆر بۆ هاتووە، هەر لە پەیجەکەی خۆشم دام ناوەتەوە، ینی زۆر زۆر دەستخۆشیم لێ ئەکرێ و هەمووەکو شێوەکەی هەمووەکو تامی شیرینەکە. باشە. هەندێک کەسێ ڕەنگە ینی حەسب بکات باول ئەو شیرینی کە دروستەکرێت شیرینی کەمتر بێ، ینی تۆ گرنگی بەخواستی ئەو کەسانە دەدەی کە داوای دەکەن بە تایبەتەوانی کە شیرینی کەم بێ. مخۆمار کە شیرینەکە دروستەکەم وە دروستیەکەم کە شیرینێکی طبیعی بێ، یعنی لەو ستانداردی خۆم لا نام لەبەرەوەی شیرینی زۆر باش نییە. ئەگە داواشی لێ بکرێت توانی کەمتریکەیتەوە یان ئەتوانم کەمتری بکەمەوە ئەکید. بەڵێ زۆر باش. ئەو کەسانی کە با بڵێن زۆرتر خواستیان هەیە کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە خەڵکی تر با بڵێن پەیوەندیت پێوە بکە بڵێ من لە ڕێگەی فلان کەسەوە یان کێکێکی تۆم بینیوە لە فلان بۆنەیە بۆیە پەیوەندیم کردووە لێم تاقیم کردوێتەوە و دەمەوێت هەمان با بڵێن جۆرە شیرینیش بۆ من دروست بکەی؟ بەڵێ زۆر کەس هەبووە پەیوەندی پێوە کردوم توێتی مەسەلەن لە بۆنەیەکە لەو شیرینی تۆم خواردووە، بەڵێ بەتەئکید پەیوەندیان پێوە کردوم. بەڵێ باشە. جۆری پێکاتەکان ئەوانی کە بە تایبەت با بڵێن لە هەمیان زیاتر بەکارێنی چ جۆرە پێکاتەیەک زۆرتر با بڵێن بەکارهێنی، چ جیاوازیەکیش دروست کردووە لە نێوان ئەو با بڵێن دروستکردنی شیرینی ئاساییانی کە ئێستا بۆنە لە بازاڕەکانە هەیە؟ بەڵێ ئەوەی من زیاتر بەکاری هێنم نەستەلەیە، چکە زیاتر ئەو شیشانەی کە بەقاڵ بەکرێن نەستەلەکە بەکارهێنم و کێکێش وەکو عتیادی وەکو هەر شیرینێکی تر ئەو بابەتانی کە خۆی هەیە لە بازاڕە بەکارێنم، بەڵام ئەوەی کانێکات کێشە دروست دەکات مەسەلەن نەستەلەکەیە یان قاڵبەکەیە. من زۆربەی قاڵبەکان لێرە نەمکڕیەوە لە دەرەوەی وڵات کڕیمە لەبەرەوەی لێرە کەم دەست ئەکەوێت، بەس خۆشبەختانە ئێستا لە هەنیە شوێن وردە وردە دەست ئەکەوێت. بەڵێ زۆر باشە. کاریگەری ینی ئیشەکە دوای کردووە کە ئیشەکەت گەورەتر بکەی، کاردانەوەکان وایان لێ کردووی کە هەوڵ بی شەکەت فراوانتر بکەی؟ بەڵێ لەبەرەوەی خۆم ینی خولیای خۆمە، حەزێکی تایبەتی خۆمە بۆ ئیشەکە و بەردەوام لە هەوڵی شام کە ئیشەکەم بەرەوە باشتر بڕات. باشە. تەنیا خۆت ینی ئیشەکەیت لەمەیان تۆ بەس سەرپەرشتی ئەەکەیت یان خۆت بە دەست و پەنجەی خۆت ئامادەیەکەی؟ هەموو کارەکان هەر خۆمەکەم بە هەموو کارەکان خۆدەکەی. ینی ئیشەکان هێندە جوانن، ڕەنگە ئەوانی کە ئێستا بیبینن لە ڕێگەی چاوی کامێرەکانەوە شایادی ئەو بن کە ئیشەکان زۆر ناوازن. ئەگەر ڕۆژێک هاتوو با بڵێن ئەم ئیشانی تۆ وەکو بە جۆرێک جۆرەکان وەکو براندێکی کوردی لێ بێت، ینی خۆت دەساڵەگری لە ئیشەکە و تەنیا سەرپەرشتگیان خۆت بەردەوام چاودێریانەکەی؟ ئەگەر ئیشەڵا شتێکی وا بێنە ئەبێ خۆم چاودێری بکەم بەڵێ بەدڵنیاییەوە. بەڵێ زۆر باشە. ئاردەکان ینی ئەواردی کە بەکاری هێنن زیاتر چ جۆرە ئاردێکە یان هەر ئەوەردانێک کە شیرینەکانی تر بەکارێن یان جیاوازی ژێلەوەیە؟ وەکو ئارد بۆ کێکی عتیادی هەر ئاردی کێک بەکارهێنم و کیتۆ کەشکەوتم کێکێکی تۆ دروست دەکەم، ئەویش بە ئاردی بادەم و گوێزەی هەندی بەکارهێنرێ و هەنێک کەس هەیە کە بڵێن حساسیتیان بە گەنم هەیە، ئەو بڵێن نەخۆشیەکە نابێ گەنم بخورێ، لەو کاتە من ئاردی گەنمەشامی بەکارهێنم. باش. ئەم جۆرانی تر ئەم ڕنگانی کە با بڵێن سپی و شین و پەمەی و سەوزوانە کە بەکارهاتووە خۆشەندێکیشی لە تاقی بکەنەوە، ینی ئەم ڕنگانە خۆ دیاری دەکەی یان ئامادەکراوە یان بە شێوازەکە؟ ڕەنگەکان لە بازار حازرە، ڕەنگی مەسەلەن ئەمەیان ڕەنگی تایبەت بە نەستەلەیە، ینی بەس بۆ نەستەلە خۆی بەکارهێنرێت
و ڕەنگی کێشکیش جیایە تایبەت بە کێکە یعنی بێ بە پێی ئەو ئیشەی کە ئەیکەیت ئەو ڕەنگە بەکاربێنی لەبەرەوەی تەسیرە کاتە سەر بڵێن پێکاتی ئەو شیرین باشە تامێکی زۆر خۆشی هەیە بێ بینەران ناخۆش ینی حەزەکەم پێم بڵێ جگە لە ڕەنگەکە پێکاتەکانی تر خۆت ئامادەی یەکەی بەڵێ بەڵێ ئەوەی نەسەلەکە بێ هیچ نەسەرەکە حازرە و ئەی توێنمەوە بەڵام ئەم شیرینە بۆ نمونەکە باسم کرد ناوەکەی کێکە بڵێن وەسفێکی تایبەت بە خۆما خۆم دروستەکەم باشە بینەوە سەر ئەم ئێنارتی کە دروستی کردووە ئەمان تاوان هەر بۆ ئێمە و ناوێتەوە نیە خۆش بێ زۆر سپازیانی ئەگەر پێمان بڵێ ڕەنگە زۆر ئافرەتی تر هەیە زۆر کەسی دەری لە ماڵەوە بابەتی شیرین دروستەکە توانە ئەوان هەیە بەم شێوەی تۆ ینی بەم جۆرە جیاوازانە دروستی بکەن هەر کەسێک تااقەتی هەبێ بۆ ئیشەکە و مەبەستی بێ ئەتوانێ ینی شتێکی قرس نییە باش دیاریکرا حەزەکەم باسێکمان لە دروستکردنی ئەم چێکی ئێنارتی بۆ بکە چۆن دروست کردووە ئەم کێکە تەبعاان دیزاینێکم بۆ کردو نووسینی حرفەکان وەکوتم خۆم لەبری ئەندازیارم دەوری هەیە بۆ ئیشەکەم نووسینی حرفەکان ینی بە قەڵەم و بەڕاستە دیزاینەکەیم کرد و خستومەتە سەر کێکەکە بۆ شێوەیە بۆی شێوەیەکی هەم هەندەسی جوانیش دەرکەوێ ئێستا هەرچەند سێری بکەی نازانی ئەڵێ بە پەمپ دەست چاوە خۆش بێ بە شێوەیەکی زۆر جوان دیزاین کراوە ئێمە پێمان خۆشە جارێکتر بوو پێی کە تۆ خاتونێکی دەستڕەنگینی ئەین جارێکتر ئاماژە بۆ بکەیتەوە خەڵکێکی زۆر ئێستا ئێمە بینن ڕەنگە بەشێکی زۆرە حەسب بکەن داوای ئەم شیرینانی تۆ بکەن لە کێوە داوای بکەن و چۆن بەدەستیان بگە بەڵێ لە ڕێی پیجەکەم هاوس ئۆف سویت هەم پیجی ئینستاگرام و فەیسبوک و سناپم هەیە و ژمارە تەلەفۆنی لەسەرە بۆ شێتوان پەیوەندی بکەن بەڵێ دەست خۆش بێ هەندێک با بڵێن مناڵ هەیە ڕەنگە هەستیاریان هەبێ بۆ نمونە مەهێلکە بە نمونە یعنی لە کاتی دروستکردنی شیرینیە ئەکرێ با بڵێن یان داوات لێ بکەن بڵێن وەڵا بە ئەو شیرینی ئەمە هێلکەیتیانە بێت تۆ ئەتوانی ئەوان بۆ بکەیت تا ئێستا تووشی و حاڵەتە نەبووم یانی کەسێک پەیوەندیم پێ بکە بەڵام ئەگەر شتێکی وا بێوختە بۆ نمونە نابێت کێکی بۆ بەکاربێن مەبێت تەنها چۆکلێتەکەی بۆ دروست بکرێ یعنی حاڵەتی بەدیلمان هەیە بۆ بەکاربێن بەڵێ بەڵێ زۆر باش جگەل لەم جۆرانی کە ئاماژەما بۆ کرد هیچ جۆرێکی دیاریکراوی تر هەیە بتەوێت ئاماژەی بۆ بکەیت ڕاستەکەی وەکووتم کێکێکی تۆ ئەەکەم بابەتێکی تۆ ئەەکەم هەندێک شیرینی تر هەیە تایبەت بۆ کەسانەیە کە ڕێژیمی ئاساییەکە نەکۆ ڕێژیمێکی تۆ یان هەیە خواردنی تەندروست ئەخوا بەڵێ ئەوانش دروست ئەەکەم باش جگەل لە دروستکردنی چێک و شیرینی یانەی خواردن دروست دەکەیت کە خەڵکێکی زۆریان چەندین ئافرەتی ترژێ لە بواری دروستکردنی خۆراکانی جێدەستیان دیارە تۆ خۆت هەوڵتنەوە نەداوە لە بواری دروستکردنی خۆراکی شانی بابەتی تر دروست بکەیت وەکو خۆراکەش ئەویش ئەتوانم یعنی دەستڕەنگینیشم لەوە بەڵام نەخێر بەس تەنها بۆ بڵێن شیرینەکە کە دروستیەکەم و خەڵک ئەتوانێت داوای بکە خواردنەکە بەس بۆ خۆمانیکەم باش ینی ئێستا وەکو دەبینی تۆ ئێستا خاوەن پیشەی خۆتی و بە دڵنیاییشەوە لە پیشەکەی خۆت ڕازیت ینی چ پەیامێکت هەیە بۆ کەسانی کە تەنیا با بڵێن چاوەڕی دامەزراندن دەکەن و ڕەنگە توانایەکی لە ڕادەبەدەریشان هەبێ بەڵام نەخسبێتە ڕوو هاوشەوەی جەنابەت ینی چ پەیامێکت هەیە بۆی کە تۆ خۆت ئەتوانی پشت بە خۆت بەستی و خۆت بتانی ینی کارێ بکەی کە کارەکەت وردە وردە گەورەتر بکەی پەیامەکەی من ئەوەی هەر کەسێک بزانێت لە هەر مەجالێکە توانای هەیە یان خۆی پێی خۆشە لەو مەجاالایش بکات دەست پێ بکە ینی بەبێتە دەستچکە هەمومان نەزانین هەموو کارێک لە بیدایەتەوە سەختە بەڵام بە بەردەوام بوونت بە حەزت بۆ ئیشەکە ئەتوانی وردە وردە برۆ بە ئیشەکەت بێت بەڵێ بەڵێ ئێمە بنارخان زۆر سپاس دەکەین دیارە بنرانی خۆشەویستیش ئاگادارەکەینەوە کە دەتوانن لە ڕێگەی پیجەکەی خات و بنار هاوس ئۆف سویت دەتوانن لە ڕێگەی پیجەکەیەوە سوود لە ئەو بەرهەمانەی وەربگرن بە دڵنیایەوە من لە دوای بەرنامەکە بەرهەمەکانی تاقیەکەمەوە ئەو دوانەشەوەم بۆ دوکچەکەم ئێمە زۆر سوپاس دەکەین کە ئامادە بووی حەزەکەین پەیامی کۆتایی تۆ بزانین لە کۆتاییە چییە و جارێک تر توانی ناوی پیجەکەت بێنیتەوە بۆی خەڵکێکی زۆرتر سوود لە توانەکانی بەڕێز دەوەربگرن سپاسی ئێوەکەم کاتتان بۆ من تەرخان کرد خۆشحاڵ بووم
و پەیامەکەی من ئەوەیە وەکوتم هەر کەسێک خولایەکی هەیە توانایەکی هەیە توانێ برێوی پێبات وەکو منیش کە لە ڕێی پێیجەکەی خۆمە هاوس ئۆف سویت توانی ومە ینی جێدەستم دیارمی وشەڵا ئیشی جوانتر و باشتریش ئەەکەم لە داهاتوە بەڵێ ئەمە زۆر سوپاس دەکەن جارێکتر سوپاس بۆ ئامادەبوون بە هیوان ئەم بیرۆکەیەت فراوانتر بێ و سوودێکی زۆرتری لێبین و خەڵکێکی زۆرتریش سوود لە توانەکانی تۆوەرگدە زۆر سوپاس دەکەن خۆشەویستان لێردا و بەم شێوەیە تەوەری ئەمڕۆمان کۆتایی هەر لە دوای وچانێک لەگەڵتان بەرداوام دەبێت.